دەستخۆشتان لەکەم سوپاس بۆ ئامادەمتان سوپاسی مەڵبەندی خورماتوەکەم بۆ ئەم ئاهەنگە جەماوەری کە سەسازی داوە دیارە من سەربازم لە هەر کوێکا بێ ڕۆژگارێک لێرە خزمەتم کردەوە ئێستاش بە بڕیارێکی فەرماندەی گشتی گوازرامەتەوە بۆ سنووری دبس لیوای دوو لەوێ خزمەتەکەم لە هەر کوێ پێویست بۆ بێت لە هەر کوێ پێویست بێت ئەمڕۆ ئێمە وەکو سەربازێک ئامادەین لە هەر کوێکا بێ ئێمە پابەندی بڕیارەکە بین و بۆ خزمەتکردن ئەوەی کە پێمان ئەسپێدرێت سوپاسی ئەوکەم بۆ کۆتایی پێ بێت لەبەرەوەی مەڵبەندی خورماتوو من سوپاسیانەکەم ئەمە یەکەم ئەوە نییە بڵێم کاتێکە لە دوای 6 مانگ برینداری من لە دەروی وڵات دوای گەڕامەوە ئێرە یەکەم پێشوازی و یا مەراسیم بۆ من کرا لە مەڵبەندەوە بۆ من کرا مەڵبەندی خورماتوو من سوپاس و پێزارینی خۆمەکەم و ئێسش دیارە من لێرە بە قەرارێک گوازراومەتەوە بە هەمان شێوە ئەم ئاهەنگە جەماوەریان سازدا و من زۆر سوپاسیانەکەم و بەڕاستی خۆم بە قەرزاری خەڵکی خورماتوە زانم بەناوی جەماوەری شاری دووس خورماتوو بەناوی مەڵبەندی 16 حەمرینەوە سوپاسی کاک حەکیم پێزانینی خۆمان بۆ یەکێک لە فەرماندە هەرە بیر و ئازاکانی ئەم سنوورە کە لە 2013ەوە لە شەڕی داعش و لەو شەڕانەی کە لەم سنوورە لەو مەترسیانەی کە ڕووی کردوتە دوا سنووری کوردستان و شاری خورماتوو ڕۆڵی جوامێرانە و قارەمانانەیان هەبووە قارەمانەی هەبووە کاک حەکیم بۆیە لێرەوە سوپاسیەکەین ئەمڕۆ ئەگوازرێتەوە بۆ جێگایەکی تر بۆ خزمەتکردنی سەربازی خەڵکی شار و کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتن لێرە ویستیان لە مەراسیمێکە هەم سوپاسی بکەن هەم بەڕێی بخەن ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەم پیاوە جێگای خۆی کردوتەوە لە دڵ و دەرونی جەماوەری شار و ڕێخستەکان و کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە